بلند شاويس مافناس لأنجمني سركرداتي بارتي ديمقراطي كردستان لشاري سليماني لسرهلي تلفونه كايك بلند أم كاتد باش أم أو ببرسم أو روشي ساعتو تا روجفوا بتايبتي أو پارتی که داوا کردووە وەزیر و پەرلەمانتارانی گۆران داوام نەکەن و شاری هەولێر بەجێ بێنن. بێگومان ئەوە یەکێک بوو لە پەرلەمانتاری گۆران ئەڵێ بە هیچ شێوەیەکی مەپابەندی ئەو بڕیارە نابین لەبەر ئەوە بڕیارێکی یاسایی نییە بۆ حزبێکی سیاسی نییە تەداخل لە دەستگا قانونی و تەشریعەکانی هەرێم بکات. سەرنجیەوە. بەڵێ دیارە بە شێوەیەکی ڕاستەوخۆیە لە شاری سلێمانی. زۆر سپاس بۆ جەنابتان سەبارەت بە بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان سەبارەت بە بابەتی دەوامکردن یاخود دەوام نەکردنی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان بابەتەکە پەیوەندی نییە بە دەوامکردن بابەتەکە پەیوەندی هەیە بە هەڵوەشانەوەی حکوومەت و دوورخستنەوەی بزوتنەوەی گۆڕان لەم حکوومەتە بنکەفراوانە چونکە ئێمە زانین حکوومەتی بنکەفراوان لە هەرێمی کوردستانە بە مەشروعێکی هاوبەش دامەزراوە پارتیش لیستی براوە بۆ سەرکردایەتی و حکوومەتەی پێسپێراوە بۆیە بزوتنەوەی گۆڕان لە زەمنی ئەو پرۆژە هاوبەشەی حکوومەتی هەرێمی کوردستانە شتی وایتیان نەبووە بزوتنەوەی گۆڕان خەڵکانی خۆی هاان باتە سەر بارەگای لایەنێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان و خوێن بڕێژرێ بۆیە لە ڕۆژی هەینیا بزوتنەوەی گۆڕان بە ڕێنمایی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە شاری قەڵاتزێ هێرشیان کردە سەر بارەگای لیژنەی ناوچەی قەڵاتزێی پارتی دیموکراتی کوردستان و بۆ هۆی کوژرانی مێرمنداڵێک لەوێ من ئەتوانم وێنەکانیش پیشانی ئێوەی بەڕێز بم کە قاوانی فیشەکەکان لە ناو خەڵکەکەەوە دەرکەوتووە و کە تەقە لەو مێرمنداڵ لە ناو ئەو کەسانەوە کراوە کە ڕێپێوانەکەیان کردووە بۆیە بزوتنەوەی گۆڕان مەسئولیەتی سەرەکی ئەگرێتە سەرشانی خۆی لەو ڕێپێوانە و لە دەرەنجامەکەی کە کوژرانی مێرمنداڵێکی لێکەوتەوە و دوای ئەوە هەستان بە سووتانی بارەگاکانی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە تایبەتی قەڵاتزێ و هەروەها بۆ هۆی کوژرانی مێرمنداڵێکی تر و سووتانی کە ئەمامە وێنەکەیەتی من داواکارم لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕۆشنبیران لە ڕێکخراوەکانی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان چۆن ڕێگە ئەدرێ بەلایەنێکی سیاسی کە لە چوارچێوەی حکومەتەکایە هەوڵەیە بۆ تێکدانی ئارامی هەرێمی بۆ تێکدانی بارودۆخی ئاسایشی هەرێمی کوردستان هەروەها ڕێگەم پێ زەحمەت نەبێ هەروەها هەڵسوڕاوەکانی کە کاندیدەکانێتی بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق ئەوە وێنەکانیانە دەیانێ بەربارانی مڵکی گشتی و سامانی گشتی بکەن لە شاری سلێمانی و دەوروبەری بۆیە بزوتنەوەی گۆڕان تەحملی مەسئولیەتی سەرەکیەکە لە تێکدانی بارودۆخەکە و پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە لە حکوومەتێکە بزوتنەوەیەک هاوبەشکا کە هیچ ئیلتیزامێکی ئەخلاقی و سیاسی نییە بەرامبەر دۆخەکە بەرامبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان بەرامبەر ئاسایشی خەڵکی بەڵێ ئەم بڕیارە گەرانەوە نییە بوو جارێکی تر دوو ئیدارەی لە باشووری کوردستان نەخێر گەڕانەوە نییە بۆ دوو ئیدارەی پاراستنی سەروەت و ماڵی خەڵکە پاراستنی خوێنی گەنجانی کووردە پاراستنی گیانی مناڵانی کووردە کە ئیستیغلال نەکرێت و هان نەدرێن پەلاماری ئەم بارەگا و بارەگا و سامانی گشتی و مڵک و ماڵی خەڵکی بدەن بزوتنەوەی گۆڕان تەحملی بەرپرسیارەتی سەرەکیەکە لەم بارودۆخەیە پارتی دیموکراتی کوردستان ئەتوانین بڵێن ئیجراعاتێکی احتیرازی کردووە بۆی خوێنی زیاتر نەڕژێ بارەگاکانی خۆی داخستەوە ڕاددەستی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگاکانی ئەمن و ئاسایش و پۆلیسی کردووە و لەگەڵ ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان کە لیستی براوەیە لە هەرێمی کوردستانە و سەرۆکی حکوومەت لە پارتی دیموکراتی کوردستانە بە هیچ بە منطقی نازانێت لە هەولێرە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە پایتەختی هەرێمی کوردستانە بە ئازادی دەوام بکەن بەڵام لە سلێمانی هەمان ئەو وەزیرانە کادیرەکانیان سەرکردەکانیان بزوتنەوەی گۆڕان تەحریکی خەڵک بکەن بۆ پەلاماردانی بارەگا حیزبەکان کە ئێمە ئەزانین پارتی دیموکراتی کوردستان ئەم بڕیارە تەنها بڕیاری پارتیە پەرلەمانەکە کە گۆڕانە دەری کردووە بزوت بەڵێ کاک بەڵندکایەکە گوێ لێمە بێ پەرلەمانەکە دانانێکە یاسای حزابی دەرکردووە
ئایا ئەم بریارە تەنها بریاری پارتیە لەبەرەوە ئەو حکوومەتەی تۆ لە حکوومەتە لایەنەکانی تریش تیا بەشدارن ئەوان لەسەر پرۆژەیەک ڕێککەوتنایە ئەم بریارە تەنها بریاری پارتیە بۆ ئەوەی کە وەزیرەکانی گۆران نەچنە حکوومەتەوە مەسەلە حکوومەتێکی بنگە فراوانە بێگومان یەکێتی بەشدارە حکوومەت تشکیل حزبەکانی هەر پێش حزبەسەرێکی تیا بەشدارن ئەگەر مەجالم بێ ئەمە بریاری تاکلایەنەی پارتیە ئایا لایەنەکانی تەڕاڵوێستی لایەنی تر وەرگیراوە حکوومەت تشکیلەکە بەڵام ئەگەر مەجالم بێ بەڵێ ئەگەر مەجالم بێ ڕوونکردنەوە بم بەڵێ بەپێی یاسا لیستی براوە حکوومەت تشکیلەکە بەڵام ئەم جارە حکوومەت هێرمی کوردستان حکوومەتی بنکە فراوان بوو کە لە هەر پێنج لایەنەکە دروست بوو بۆیە پارتی دیموکراتی کوردستان وەکو لیستی براوە ئەتوانێت بە لە داهاتووە بە ئیستیقالەیەکی سەرۆکی حکوومەت ئیعلانی هەڵۆشانەی حکوومەتەکە بکەوە ئەنجا بێت حکوومەتێکە تشکیلکە بەڵام ئەمە ئیجراعاتێکی احترازیە بۆی کارەساتی تر دروست نەبێ بۆی خوێنی مناڵیکە نەڕژێ بۆەوەی بزوتنەوەی گۆڕان ئیستیقلالی زروفەکە نەکا وەکو پیشانی ئێوەمە من لێرە داواکارم لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لەو ڕۆشنبیرانی سلێمانی لەو کۆلکە ڕۆشنبیرانەی کە ڕۆژانە هاواریانە کرد و باسی مافی مرۆڤ و باسی سەر و ماڵی خەڵکیانە کرد و باسی ڕۆڵەی خەڵکیانە کرد ئایا ناپرسن ئەو مناڵی کە سووتێنرا لە بارەگایەکی پارتی دیموکراتی کوردستانە چی بە کەسوکارەکە هێڵێن کاری گشتی چی ئەکات بەرامبەر ئەو کاندیدەی بزوتنەوەی گۆڕان کە لەگەڵ خۆپیشاندەران و تێکدەرانە توانم بڵێم ئەمانە تێکدەرانن کاری گشتی چۆن ئیجراعاتەکە بەرامبەر ئەو کاندیدەی بزوتنەوەی گۆڕان کاندیدە و هەڵسوراوێکی دیاری بزوتنەوەی گۆڕانە پێش خەڵکەکەکە بۆ تێکدانی سەر و ماڵ و بەڵێ تۆ باسی ئەوەت کرد کە سەرۆکی حکوومەت ئەتوانێت ئیستیقالە بکە حکوومەتێکی هەڵ بواشێنێتەوە ئایا بەمە کە یەکێک لە لیستە سەرەکیەکان کە خاوەن چەند وەزیرن لە حکوومەت هەرێمی کوردستانە ئەگەر لە حکوومەت دەربکرێ ئایا حکوومەت ناهەڵوەشێتەوە بەتاکید هەڵەوەشێتەوە حکوومەت دەبێت دووبارە حکوومەتێکە دروست بێت ئایا سەرۆکی حکوومەت ئامادەیە حکوومەت هەڵبوەشێتەوە دەستە کار بکێشێتەوە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکوومەت ئامادەیە دەستە کار بکێشێتەوە حکوومەت هەڵبوەشێتەوە وایە بینم ئەم هەنگاوە من وایە ئەبینم ئەم هەنگاوی یەکەمە بۆ هەڵوەشانەوەی حکوومەت لەبەرەوەی بەداخەوە بزوتنەوەی گۆڕان لە ئاستی مەسئولیت نەبوو لە ئاستی ئەم دۆخە نەبوو ئەم دۆخاستیارە لە کاتێکا پێشمەرگە شەڕی داعشەکە بزوتنەوەی گۆڕان وەکو تابووری پێنج لە ناو هەرێمی کوردستانە پەلاماری دام و دەستگا حزبی و سەر و ماڵی خەڵکی بەڵێ ئایا ئەم بڕیارە وەزیرەکانی لایەنەکانی تریش ئەگرێتەوە بە هیچ شێوە بەڵێ کاک بەڵند وەزیرەکانی لایەنەکانی تریش بوو نمونە یەکێتی و یەکگرێت و کۆمەڵیش ئەگرێتەوە ئەوە ئەتوانی من بڕوا ناکەم چکە ئێمە تۆمەتباری سەرەکی ئەوەی تا ئێستا لە لامان بێ بزوتنەوەی گۆڕانە لەبەرەی هەڵسوڕاوەکانی پێشڕەوی خەڵکەکەن بۆ هەڵکوتانە سەربارەگاکان و کاندیدەکانی پەرلەمانیان پێشڕەوی خەڵکەکان من ئەوێنانی پیشانم های کاندیدی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕانی تایە ئەنجا بزوتنەوەی گۆڕان لە ئاستی بەسئولیەتان نەبوو بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستانە فەشەلی هێنا لە 23 حوزەیران و لە 19 ئابانیان توانی سابی قانونی تەکمیلەکەن بۆ هەموارکردنەوەی بەڵێ کاک بەڵند تۆوەکو یاساناسێک بەڵێ تۆوەکو یاساناسێک کاک بەڵند کاری ئاژاوەژێڕی و بارەگا سووتانەوە بۆ جێبەجێکردنی بەرنامە گڵاوەکانیان کاکی بەڵند تۆوەکو یاساناسێک ئایا لە ڕووی یاسایی ئەمە کرێ کە پێشەوە حکوومەت هەڵبەشێتەوە لایەنێکی سەرەکی لە حکوومەتە بە بڕیارێکی لایەنێکی سیاسی کە تواڵی وەکو لایەنی زۆرینەکە حکوومەتی پێکەنەوە حکوومەت بەردەوام بێ لە کارەکانی خۆی لە ڕووی یاسایەوە ئەم منتەقی ئەمە کرێ ئەم پەیامی پارتی دیموکراتی کوردستان ئەی خوێنینەوە بۆی پەیامی لیستی براوەیە بۆ لیستی دووەم کە ئێمە هاوبەشیتان ناکەین لە حکوومەتی هەرێمی کوردستانە نقطة سەری دێر ئەمە پەیامەکەی پارتی دیموکراتی کوردستانە بۆ بزوتنەوەی گۆڕان ئەنێ لە ڕووی یاسایەوە ئەوە منتەقیە ئەکرێت لە ڕووی یاسایەوە وەکو یاساناسێک بەتەئکید منتەقیە بەڵێ بەرزان بەڵێ ئەکرێت پێ دەڵێم ئیتر حکوومەت هەڵەوەشێتەوە بەڵێ بە زیاتر قسەکردنە لەسەر ئەم